شارەزایان وای دەبینن هاوپەیمانی گەشە کە ویلایەتە یەکگرتووەکان بۆ پاراستنی کەشتیە بازرگانیەکانی دەریای سوور لە هێرشی حوسیەکانی یەمەن سەرکردایەتی دەکات. پشتگیری هەرێمایەتی تەواوی بۆ هەڵگیرساندنی جەنگ لە یەمەن نییە و جەخت دەکەنەوە. ئامانجی بنەڕەتی هاوپەیمانێتیەکە پاراستنی ئیسرائیلە. لەگەڵ بەردەوامی هێرشی حوسیەکان لە مانگی تشرینی دووەمەوە بۆ سەر کەشتیەکانی ئیسرائیل لە دەریای سوور، واشنتۆن لە 18ی ئەم مانگەوە پێکهێنانی هاوپەیمانیەکی بەناوی پاسەوانی گەشەوە ڕاگەیان کە هێزێکی دەریایی نێودەوڵەتیە و ئامانج لێی پاراستنی کەشتیە بازرگانیەکانە لە هێرشی حوسیەکان کە بە دەریای سووردا تێدەپەڕن. هاوپەیمانیەتیەکەش لە هەریەک لە وڵاتانی ویلایەتە یەکگرتووەکان، بەریتانیا، فەڕەنسا، کەنەدا، ئیتالیا، بەحرەین، هۆڵەندا، نەرویج، سیشڵ و ئیسپانیا پێک دێت و نزیکەی 8 وڵاتی دیکە تێیدا بەشدارن، بەڵام نایەنەوێت ناویان ئاشکرا بکرێت. وەک پشتگیریەکیش بۆ فەڵەستین لە بەرانبەر ئەو جەنگەی لەلایەن ئیسرائیلەوە لە دژی بەڕێوە دەچێت. حوسیەکانی یەمەن لە 19ی تشرینی دووەمەوە لە دەریای سوور دەستیان بەسەر کەشتی گالاکسی لیدەرداگرت کە خاوەنداریەتیەکەی بۆ سەرمایەدارێکی ئیسرائیلی دەگەڕێتەوە. بەرەو کەناراوەکانی یەمەن ڕاپێچیان کرد. لە هەمان کاتدا حوسیەکان تاکو ئێستا چەندین جار جەختیان کردووەتەوە. هەموو ئەو کەشتیانە دەکەن بە ئامانج کە خاوەنداریەتیەکەیان بۆ ئیسرائیل دەگەڕێتەوە یان کاڵا بۆ ئەو وڵاتە دەگوازنەوە تا ئەو کاتەی هێرشەکانی سەر غەزە ڕادەگیرێت و داوای لە وڵاتان کرد کە کارمەندەکانیان لەسەر ئەو کەشتیانە بکشێننەوە. جۆست هێڵترمان بەڕێوەبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاش ڕای دەگەیەنێت وڵاتانی عەرەبی نایەنەوێت لەگەڵ حوسیەکان بکەونە ململانێوە کە لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێن و وتی وا نازانم وڵاتە عەرەبیەکان وەک وڵاتانی ڕۆژاوا سوور بن لەسەر جەنگ لەگەڵ حوسیەکان. هێڵتەرمان ڕایشی گەیاند سعودیە بەرژەوەندی لەگەڵ هاوپەیمانیەتیەکەدایە، بەڵام نایەوێت زیاتر بگلێت لە جەنگەکەوە و دەیەوێت لە جەنگی یەمەن دەربچێت. ئاژانسەکانی هەواڵیش ڕای دەگەێنن ئەمریکا نایەوێت بە هەڵگیرساندنی جەنگ لە یەمەن ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرەبسێنێت و هەوڵی فراوان نەکردنی جەنگەکە دەدات. ئاژانسی بلۆمبێرگیش بڵاوی کردوتەوە بە پێی داتاکان لە ماوەی هەفتەی ڕابردوودا تەنیا 30 بار هەڵگر لە گەرووی بابولمەندەبەوە چوونەتە ناوەوە کە ژمارەیەک کەشتی نەوت هەڵگریشی لە نێودا بووە. ئەوەش لە ماوەی 3 هەفتەدا جوڵەی کەشتیەکان پاشەکشەی لە 140 ڕۆژانەیان بەخۆیەوە دیوە.